وڵی ڕاستیەوەیە کەەوە سەرەتا ینی مانگونیویەکە ئێمەوە لە ماڵەوە بووین و دەستخۆشی لە حکوومەت دەگەمکەوە ئەم کارەی کرد بەجددی ئەم کارە زۆر پێویست بوو ینی بازارەکە زۆر ڕووخا بوو ینی مشتریمان زۆرە تارە بەڵام ئێستا لەخوا بەزیاد بێ کە بازاری کردوێتەوە هیوادارم حکوومەت هەر ینی نەک جاداکانی کردێتەوە ڕێگاکانی کردێتەوە هیوادارم ینی بینی شارەکانیش بکاتەوە و لەژێر چاودێری خۆشیا بێ و لەژێر چاودێری تەندروستیا بێ تەنها ئەرەوە نەبێتکەوە هەڕەمەچی بێت ینی پێویستە حکوومەت چاودێری بازارەکان بکات وەکو وە چاودێری دوکاندارەکان وشکە و بە دەرفەتی نەزان شتەکان گرام بکەن لە دوای ئەم کردنەوەی ئەم کەرەنتینەیە و هیوادارم حکوومەت زیاتر جەختی لایەنی تەندروستی بکات وڵایی هەردوو هۆکارەکە هەیە یەک سەرەتا بۆ ینی چۆنەڵی دەرفەتێکە بۆی کەەوە مانجی ڕەمەزان خەڵک بە ڕۆژێ توانای ئەوەی نابێت زیاد بێتە بازار و دووەمیش پێداویستەکانی کە لەم ماوەی مانگونیوەیە خەڵک نەیکڕیوە دێتەوە بازار بۆی پێداویستەکانی بکڕێتەوە و دووبارە بچێتەوە بۆ ماڵ بۆ ینی وەکو ڕەمەزان وەکو کەرەنتینێکی تری لێ دێتەوە کێشەکان لە چەند ڕووەکەوە خۆی بینێت یەک لە ئەو هۆکارانەی کە ئێستا کێشەی ئابووری ڕووی لە شاری کەرکووک کردو بە تایبەتی هەموو عێراق ڕووی تێکردەوە بەڵام بە تایبەتی تر لە شاری کەرکووک هۆکاری دابەزینی نرخی نەوتە لە جیهانە هۆکاری ئەم نەخۆشی کۆرۆنایە یعنی ئەم کەرەنتینەکردنی خەڵکو بە زۆر لە ماڵکردنی خەڵکو نەبوونی فڕستی ئیش ینی هۆکارە هەرە سەرەکەکان لە شاری کەرکووک ئێستا هەر شوێنێکە ڕۆی یعنی بەڕاستی ئەبینی هیچ فڕستێکی ئیش نییە لە هیچ بوارێکە کار و کاسبی نەماوە ڕوو لە کزیە یعنی دوکانەکان بە هەمووی داخراوە کار و کاسبی نەماوە بواری تاین دامەزرانی گەنجان و دەرچوانی زانکۆ پەیمانگاکان نەماوە ئەمانە هۆکارە سەرەکەکان لە شاری کەرکووک یعنی خەڵک هیچ ئاسۆیەکی گەشیش نابینێت چونکە لێرە بەڕاستی سیاست لە عێراق هیچ ئاماژەی ڕوون نادا لە ئایندەیە ئەوەی ڕاستی بێگەبینە باسی وەزعی کەرکووک یاخود باسی مانگی ڕەمەزان بکەین ئەم ساڵ لە چاو ساڵانی پار و پێرار وەزعەکە زۆر جیاوازە هۆکاری سەرەکی کە ئەم پەتایی کە هاتۆتە عێراق و هەموو جیهانی گرتوتە پەتای ڤایرۆزی کۆرۆنا وای لە خەڵک کردووە کە باری ئابووری خەڵک زۆر خراپ بێت بۆ نمونە قەدەخەکردنی هاتوچۆ بە ڕۆژ لە بەیانیەوە سەعات 8 بۆ نمونە 6 بەیانی بۆ 6 ئێوارە ڕێگەیان کردوتە خەڵک هاتوچۆ بکە بەڵام لە 6 ئێوارەوە تاکو 6 بەیانی هاتوچۆ نییە ئەمە یەکێکە لە گرفتەکان کە بەڕاستی ڕەمانگی ڕەمەزانە خەڵک پێویستی بۆ شەوان دەرچێتە دەرەوە نەک بە ڕۆژ ئەبینین زۆربەی سێکتەرەکان داوامیان نیان ئیش ناکەن ئەمە یەکێکە لە هەرە گرنگترین کێشەی هاوڵاتیان کە وای کردووە باری ئابووری کەرکووک بەرەو خراپبوون بچێ.